هەڵبژاردن ئەو تاکە ڕێگەی نەخشەی 4 ساڵی ئایندەی هەر وڵاتێک دیاری دەکات و ناکۆکیەکانیش دێنێتەوە خاڵی سفر. هەرێمی کوردستانیش کە سەرەتای کێشەکانی لە کۆتایی هاتنی وادەی سەرۆکایەتی هەرێم دەستی پێکرد و هیچ هێز و لایەنێکیش نەیانتوانی گرفتە یاساییەکان چارەسەر بکەن، بەڵکو کێشەکان بە پەککەوتنی پەرلەمانیش قوڵتر بوونەوە. لە ئێستاشدا لایەنەکان لەگەڵ ئەوەدان تەنها هەڵبژاردن بتوانێت کۆتایی بە کێشمەکێشی نێوان هێزەکان و گرفتە یاساییەکان بهێنێت. بۆ ئەو مەبەستەش وەک ئامادەکاری کۆمسیۆنی هەڵبژاردنەکان و لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. ئەگەر تاکو ئێمە پرۆسەکە پێش ئەوەی کە 2 مانگ پێشوی کە تەواوی ئەگەر پەرلەمانی کوردستان کۆ نەبووەوە یاخود پێشنیار نەکا بۆ یاسایەکی تازە بۆ هەڵبژاردنەکان بێگومان ئێمە تەنها بە یاسا کۆنەکە کە لیستی نیمچەکراوە بوو ئیش بەو یاسا دەکەین چونکە ئێمە ملزەمین بەوەی کە ئیشەکان بۆ شێ پێشبینی دەکەین کە بۆ هەڵبژاردنی ئەمجار نزیکەی 3 ملیۆن و نیو دەنگدەر بەشداری بکەن لە هەردوو پرۆسەکەدا. نوێنەرەکەی پارتی کە ئامادەی کۆبوونەوەکە بوو لەگەڵ کۆمسیۆن دەڵێت لە یەک تێگەیشتنێکی باش لە نێوانیاندا هەبووە و ئاماژەی بەوەش کرد پارتی ئامادەیە لە کاتی خۆیدا هەڵبژاردنەکان ئەنجام بدرێن. ئێمە وەک جیاتێکی فەنی هەڵبژاردن لەناو پارتی دیموکراتی کوردستان پابەندی بڕیارەکانی سەرەوەی خۆمانین، وەک دەستگای هەڵبژاردن ئێمە لەگەڵ هەڵبژاردنین و پارتیشمان لەگەڵ هەڵبژاردنە و لەگەڵ ڕفراندۆمدا کە بە تاکیدی لەم ساڵدا بکرێت. ئێمە هاوکاریەکی باشمان کرد لەگە یەکتر لەگە کۆمیسیۆن و نوێنەری UNش لێوە بوو، زۆر پێی باش بوو و مناقەشە دەکەین لەسەر ڕێکارەکان و یاسایەکانی کۆمیسیۆن بۆ ئەوەی پرۆسەکە بە شەفافتر بێت و هەموو لایەکان پێوەی پابەندن. ڕێکخەری ژووری هەڵبژاردنەکانی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت تێبینیان لەسەر تۆماری دەنگدەران و سڕینەوەی ناوی مردووان هەیە کە تا ئێستا تۆمارێکی نوێ نەخراوەتە ڕوو، وەتیشی مەرز نییە هەموو هێزەکان لەسەر خاڵەکان هاوڕابن. کۆمیسیۆنێک ئامادەکاریەک بۆ هەڵبژاردن 4 پەیڕەوی خستووە بەدەستی هێز و لایەنە سیاسیەکان، 4 پەیڕەوی خستووە بەدەستی هێز و لایەنە سیاسیەکان. ئێمە شتێبینی خۆمان لەسەرم پەیڕەوانە خسەڕوو کە گرنگترینە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و تازەکردنەوە بوو. ئێمە ڕێیەکانی خۆمان و لەسەر ئالێتی پاکردنەوەی تۆماری دەنگدەران، لەسەر ئالێتی سڕینەوەی ناوی مردوو و ناوی دووبارە بوونی ناوی دەنگدانی تایبەت لە دەنگدانی گشتی و هەموو تێبینیەکانی خۆیان بە سەراحەت بە کۆمیسیۆن ڕاگەاندەوە بۆی بتوانێت تۆمارێکی نوێ ئامادەکە کە متمانەیەکی دروست لە نێوان کۆمیسیۆن و هێز و لایەنە سیاسیەکان دەنگدەرانە دروستکە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان. بۆ هەڵبژاردنەکانی ئەم ساڵ کە لە بەرواری 6/11 کۆتایی بە خولی 4ەمی پەرلەمان دەهێنرێت تا ئێستا بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان بە گومانەوە دەڕوانە ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا، چونکە پێیان وایە دوجار بۆ هەر پرسێکی یاسایی دەبێت پەرلەمان بڕیار بدات، بەڵام بە وتەی کۆمسیۆن دەتواندرێت بە یاسای پێشووتر هەڵبژاردن ئەنجام بدرێت. هاوکات ڕای زۆربەی هاوڵاتیانیش ئەوەیە تەنها هەڵبژاردنێکی پاک و بێگرد دەتوانێت دۆخی هەرێم ئاسایی بکاتەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.